ئەم ڕێکخراوە هەمومانی کۆ کردووەتەوە بە ئامانجیەوەی کە بتوانین خزمەتی دۆزی ڕەوای میلەتەکەمان بکەین لە پاڵ خەم و ئێش و ئازاری گەلەکەمان دابین. هێزی دروستبوونی ڕێکخراوی داکۆک ئیرادە و هێز و متمانەی کوردانی ئازادی خوازە لە بەریتانیا. عەزیزان، ئەم ڕێکخراوە بە شێوازی مەدەنیانە بە ڕێگای ئاشتی خوازانە و دیموکراسی خەبات دەکات. لە پاڵ چالاکیە سیاسیەکانماندا هەوڵی گفتوگۆ دەدەین لە ڕێگەی پانێڵ و کۆنفرانس لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە. شەرعیەت و ڕەوایەتی نادا بە توندوتێژی و زمانی جێفرۆشی و ئاژاوەگێڕی و فەوزەوێت. ڕێگای خەباتی مەدەنی و شارستانی خۆمان دەگرینە بەر وە خۆپیشاندان و گردبوونەوە دەکەین. ناڕەزایەتی لە پێناو گەیشتن بە ئامانجەکانی دەگرێتە بەر بەپێی بەها دیموکراسیەکان و یاسا ڕێکارپێکراوە. کوردایەتی هەست و سۆز و بیر و باوەڕە. خەباتی کوردایەتیش دەبێت لە پێناو بەرکریگرتن و پاراستنی ناسنامە و شوناسی کوردایەتی دابێت.